بەردەوامی خۆپشاندان و ناڕەزایەتەکانی هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراق بەرامبەر بە بەرفراوانی لە گەندەڵی و ناڕوونی لە داهاتی وڵات دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیران و ئامادەیی سەرۆک کۆماریش بۆ دەست لە کارکێشانەوە لە کاری سیاسی ئەو دۆخەی عێراقی بەرەو ئایندێکی ناریار و خراپتر دەبات بەمەش بەو شایی ئیداری و سیاسی لە عێراق دروست دەبێت. ئەوەی ئێستا ڕوئەدا سەرەتایە بۆ قۆناغێکی نوێ لە عێراقدا بۆیە پێویستە کورد خۆی بۆ ئامادە بکات و یەک هەڵوێز بێ چاوپۆشی بکات لەو ناکۆچیانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکانە هەیە لە هەرێمی کوردستاندا با ئەوانە لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا ئێمە بهێڵینەوە بەڵام بە یەکدەنگ و بە یەک هەڵوێست ڕوبەڕوو و ئامادەکاری بکەین بۆ ئەو پێشهات و گۆڕانکاریە جددیانەی کە ئێستا لە عێراقا خەریکە ڕوو بدات. لە هەمبەر دۆخی نەخوازراوی عێراق و ئاڵۆزیەکانی ئێستا چاودێرانی سیاسی بۆ چونیان وایە لەو هەلوو مەرجە دژوارەدا پێویستە لایەن و هێزە کوردیەکان زیاتر نێوماڵیان یەک بخەن و یەک هەڵوێز بن بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکان. لێدانە لە سیادەی عێراق چکە ئەمە سیادەی عێراق پێشێل دەکا و هەمیش ئەوەیە کە ئێستا عێراق لە ینی هەم لە ڕووی بڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستی لە کار کێشاوەتەوە سەرۆکی کۆمار ینی ئەگەر بەو شێوەیە بێت من پێم وایە دەست لە کار دەچێشێتەوە کە ئەمە فەراغێکی یاسایی و دەستوری دروست دەکات لە عێراق و ئەم هەنگاوانە زۆر زۆر خەتەرناکن بەنسبەت بە عێراق. لەبەرەوە بەریەکەوتنەکە چاوەڕوان دەکرێت فراوانتر بێ و بەرنامەی ئەمریکا و بەرنامەی وڵاتانی نێیاری ئێران و بەرنامەی ئێرانیش لە ناوچەکەدا ئەوەیەکە بەریەکەوتنەکە دەبێت بەڵام ئەو بەریەکەوتنە لەسەر حسابی خەڵکی عێراقە بەڵام ئەوەی کە زۆر گرینگە کورچی دەکات لە ئەمە پرسیارە جەوهەریەکەی کورچی دەکات ئێستا تا ئێستاکە ئەجندای شەڕوونی کوردی نییە و سیاست و استراتیژی و تێڕوانین و تەکتیکێکی کورد نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم بارودۆخە پێشهاتە نوێیە. چاودێرانی سیاسی ڕایان وایە کورد لەو هاوچێشتە سیاسی و گەمە سیاسە گەرمەی عێراق دەبێت تەماشاکار بێ و ڕوئیایەکی ڕوون و یەکگرتو و یەکدەنگ بێ بۆ ئەوەی ئەو دۆخە خراپەی کە ڕووی لە عێراق کردووە پشتی بەرکورد نەکەوێت. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.